شەوی یەڵدا ئێمە لە هەوڵین کە بیگۆڕین بە شێوی چلە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 6 تا 7,000 ساڵ پێش ئێستا واتە سەردەمی میترایەکان. لە کۆندا ساڵ دوو وەرز بووە، وەرزی زستانمان هەبووە لەگەڵ وەرزی هاوین، لە هەردوو وەرزەکەشدا چلەی زستان هەبووە و چلەی هاوینیش هەبووە. دواتر ساڵێک بۆتە نۆمانگ، ساڵێک کە بۆتە نۆمانگ هەر مانگەی 40 ڕۆژ بووە. 40 ڕۆژەکە نۆمانگەکەمان زەربی 40 ڕۆژەکە کرد بۆتە 366 ڕۆژ، دواتر بۆتە 4 وەرز. لە ئەم 4 وەرز شەوی چلە کە لە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە کۆنە بەم شێوازە ڕۆیشتووە تاوەکو بۆتە 4 وەرز. وشەی یەڵدا وشەیەکی سریانیەواتە لە دایک بوون لە کاتێککە ڕۆمانەکان کوردستان و ئێرانیان داگیر کرد. وشەی چلەیان لە سەدەی 4 زاینیە گۆڕی بە یەڵدا. یەڵدا وشەی سریانیەواتە لە دایکبوون خود لە دایکبوونی حەزرەتی مەسیح. کۆمەڵێکە لە پور هەوڵی ئەوەدا بوو کە هەوڵی ئەوەیەوەکە بیگۆڕێت وشەی شەوی چلە بەمانای لەدایکبوونی خۆر واتە میترا، میتراش بەمانای مهێر واتە خۆشەویستی. ئێمە لەو هەوڵیان کە بەو شێوازە بێت وشەی یەڵدا نەمێنێت ببێ بە وشەی چلە. شەوی چلە یەکێکە لە شەوە درێژەکانی چلە کە کۆتایی زستانە و کۆتایی پاییزە و یەکەم شەوی زستانە درێژترین شەوە لە شەوەکانە، بۆیە پێی ئەوترێ شەوی چلە. سەرەتا ئێمە لە 2007ەوە شەوی چلەمان کردوتەوە لە سلێمانی لەگەڵ چەند ڕێکخراوێک، دواتر بەتەنیا یادەکەمان کردەوە و لە هەموو ئەو یادەکانی کە کردومانەوە ئەمساڵ پێنجەم ساڵە کە شەشەم ساڵەکە یاد دەکرێتەوە، بەڵام پێنجەم ساڵەکە شەونامەیەکمان هەیە بە ناوی شەونامەی چلە. 2012 بوو سەرەتا، بەڵام هاتین ئەمە وەکو مێژوو کە لێکمان نایەوە 2012کە پاییزە ئەبێت شەوی چلە ئەچێتە یەکەم شەوی زستان کە 21 12 ئەکات. شەونامەیەکمان هەیە لە شەوی چلەیە کە دەریەکەین و ئەم ساڵیش دەستەی کارگەر بڕیاریدا لەم ساڵەوە بەرنامە ڕێژیەک کات بۆ وەلەو کردوشمانە بۆ ئەندامە کۆچکردەکانمان بەپێی ڕیزبەندی کە یەزدان دایناوە. لەم ساڵە جەلالتەقی کۆچکردو بەسەر کراوەتەوە بە دروستکردنی 40 خەڵات کە پێشکەش بە کۆچکردۆکە ئەکرێت. 40 خەڵاتەکە دابەشەکرێ بەسەر ئەو کەس و کار یاخود دۆست و خۆشەویستانی مامۆستا جەلالتەقی وە بڵاوکراوی کشمان هەبوو بە ناوی تەقیەوە، بەڵام لەبەر بێپارەیی لەگەڵ شەونامەکە تێکەڵمان کرد. هەنێکیمان بۆ شەونامەکە دانا، هەندێکیشیمان بۆ جەلالتەقی تەرخان کرد. بابەتی ناو شەونامەکەشمان پڕێتی لە بابەتی پڕ لە زانیاری و دروست بۆ ئەو کەسانەی کە واتە و مەبەستی چلە یاخود گۆڕینی شەوی یەڵدایان نەتوانیوە یان نەزانیوە لەو شەونامەیە بە تێر و تەسەلی و بە جوانی هەر یەک لە ئەو کەسایەتیانەی کە شارەزای مێژوون باس کراوە و هەر کەسێک کە شارەزانە بێت ئەتوانێت لەو شەونامەیەوە بە دروستی زانیاریەکانی وەربگرێت. کۆمەڵەی کەلەپور وەکو ئاماژەم پێیا لە 2007ەوە کە لەگەڵ چەند ڕێکخراوی بووین، ئەمساڵ بە هاوکاری گروپی تیپی هونەری میلی سلێمانی و چەند مۆزیکزانێک و چەند هونەرمەندێکی ئەزیز کە خۆبەخشانە کارمان بۆ ئەنجامدانی ئاهەنگەکە کردووە. ئێمە وەکو کۆمەڵی کەلەپور دەستەی کارگێڕمان هەیە کە دەستەی کارگەردانی شە لیژنەیەک پێگەهێنین، لیژنەکان لە هەردوو ڕەگەز بەشداری ئەکات، ئیتر هەر کەسە ڕۆڵێکی پێبەخشن کە بیکات، هەم ئافرەتەکان هەم پیاوەکان. لیژنەکە کە دروست ئەکرێ بە تێکەڵی دروست ئەکرێ، سەرۆکی لیژنەمانەیە، جێگری لیژنەمانەیە، هەر کەسە کارێکی پێڕا ئەسپێرێ. زیاتر ئێمە کارەکانیشمان بە بەژنەکان ئەکرێت، لەبەرەوەی ژن لە کۆمەڵی کەلەپورە ڕێزێکی تایبەت و بەهایەکی تایبەتی هەیە و ڕۆڵی خۆی هەیە، هەر یەک لەو ژنانی کە لەلای ئێمە کارەکە ڕۆڵێکی تایبەتی هەیە.